ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەی تری ڕاوا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان ڕۆڵی باشوورە لە پشتیوانی خەباتی پارچەکانی تری کوردستان لە ماوەی 28 ساڵی ڕابردووە بە میوانداری بەڕێز و خۆشەویست کاک ئارتین جەلال بەگ کادری پێشکەوتووی پار دیموکراتی کوردستان. کاک ئارتین خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاسۆن بەفەدا. کاک ئارتین ئەوەی کە وای کرد ئەم تەوەرە زیاتر لەسەری بۆسین دوێنێ ڕووداوێکە بوو لە یەک چرکە ساتە لە هەردوو پایتەختەکەی عێراق و کوردستان دوو ڕووداو هەبوو. لە هەولێر ڕووداوی هەشتەمین با بڵێن فستیڤاڵیان ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر و لە بەغداش دەستپێکردنەوەی خۆپیشاندانەکان و ئەو ناڕەزایی و خۆنڕشتنەی کە بەدە خۆپیشاندانەکانە هاتووە. پێم خۆشە سەرنجی جەنابەت وەکو گەنجێک وەکو ڕۆشنبیرێک وەکو کەسێکی سیاسی وەکو کادرێکی پێشکەوتوی پارتی بەراوردێک لە نێوان ئەم دوو دۆخەیە لە یەک دەوڵەتە کە پێوترێ عێراق هەرێمی کوردستان سەرباری ئەو گەمارۆ و ئەو هەموو پلانە کە دش بەم هەرێما گێڕێت، بەڵام جۆرێک لە ئارامی، جۆرێک لە ئاوەدانی، جۆرێک لە پێشکەوتن هەیە تاوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان بەشداری ماراسۆنەکە بێ لەگەڵ خەڵکە و لە ناو خەڵکە، بەڵام لە هەمان کاتە لە هەمان ڕۆژە لە بەغدای پایتەختی عێراق کە دەوڵەتێکە و لە تێگوتوەکان ناسێنراوە زۆر هاوکاریەکرێ، زۆر پشتیوانیەکرێ، ئومەی عەرەبی پشتیوانیەکە بە شێل دەوڵەتانی ناوچەکە ئەیانێ بمێنێتەوە بە شێر لە زلهێزەکانی دنیا بەرژەوەندیان تیای هەیە، بەڵام لەوێ خۆپیشاندانێکی خوێناوی بەڕێوەیە، ناڕەزایی خەڵک، گلەی و گازندا، تەنانەت خۆپیشاندانەکان بەغدای پایتەختیشی جێهێشتووە بۆ شارەکانی تری عێراقیش. و جەنابیشت هەر بۆ خۆ داگەداری کە ماوەکانی ڕابردوو لە بەسڕاوە خۆپیشاندان دەستی پێکرد و بەرەو بەغدا هات. خوێندنەوەی کاک ئارتین چییە بۆ دۆخی هەولێر و بەغدا؟ ڕاستەکەوەی کە باسێکرەوە هەمووی نەتیجەی کاری چەند ساڵێکە، هەم بە نیسبەت عێراق و هەم بە نیسبەت کوردستانەوە. ئەنجامەکە لە عێراق گەشتووەتە ئەوەی کە سیاسی و سەرکردەکانی عێراق چ حیزبی بن چ حکومی لە دۆخەکانە بە خۆیان لە خەڵک بشارنەوە، ئەو خەڵکی کە دەنگی پێیاون، ئەو خەڵکی کە خەباتی لە پێناوا کردن و خەڵکی کە پشتیوانیان بوون ڕۆژێک کە ڕەنگە ئێساش پشتیوانی زۆریان بن، ئەمڕۆ ناچارن خۆیان لەو خەڵکە بشارنەوە چونکە نەیانتوانیوە خزمەتیان بکەن. ئەمە بە دیوەکە. بەڵام لە کوردستان ئەم هاوکێشە تەواو پێچەوانێ سەرۆکی هەرێم بەوێ پاسەوان وەکو خەڵکێکی ئاسایی بەشدارە بێ لە بۆنەیەکە، وەکۆی کە دوێنێ بینیمان ماراسۆنێ بوو کە خەڵکی ئاسایی خەڵک لە دەروی وڵات و هاتوون بەژاریان تیا کردووە سەرۆکی هەرێم لە ناو خەڵکایە و زۆر ئاسایی بێ پاسەوان پێویستی بە پاسەوان نیە. ئەمە ئەنجامی کاری باشە، ئەنجامی خزمەتکردنە کە ئەتوانین بڵێین ئیتر خەڵک خۆی پارێزگاری ئەم دەسەڵاتەیە، خەڵک خۆی پارێزگاری ئەم حکوومەتەیە، خەڵک خۆی پارێزگاری سەرۆکەکەیەتی. کاک ئارتین، بەغدا تووشی دۆخێکی خراپ بووە، ینی سەرباریەوەی کە ئەو هەموو پشتیوانیە لە بەغدا ئەکرێ بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، نەتۆ یەکگرتووەکان، بەشێر لە دەوڵەتانی ئەوروپا، بەشێر لە دەوڵەتانی ناوچەکە پشتیوانی زۆری بەغداکەن، بەڵام بەغدا هێشتا تووشی قەیرانێکی ئابووری سەخت بووە لە ڕووی خزمەتگوزاریەوە لەو پەڕی خراپیایە. و عێراق هەمیشە گە تۆ سەیری ئەو ڕیزبەندیانە بکەی کە ڕێکخراوە جیهانیەکان، ڕێکخراوە دەوڵەتیەکان بڵاوێکەنەوە عێراق لە لووتکەی وڵاتانی هەژار، بەرسی، نەخوێندەوار، نەخۆش، گەندەڵ، فاسد، نەبوونی ئەمنیەت، نەبوونی دڵنیایی، حەچی ئەو لیستانی کە بۆ خراپەکاری دەرەچن لە دنیاە لە ماوەی ئەو 12 ساڵی ڕابردووە، عێراق وڵاتی یەکەم و دووەم و سێمە لەم خراپیانەیە. بەڵام هەرێمی کوردستان تا ڕادێک توانیوەتی کە خۆی جا بکاتەوە، ینی جۆرێک لە ئیستیقرار، هێمنی، ئارامی، حتا زۆر جار کە وڵاتە پێشەوتوەکانی شکاڵێن عێراق فلانە دەردێتی، فلانە نەخۆشیەتی، فلانە پەتا لە عێراقە زۆر بڵاوە ئەڵێن بەدەر لە هەرێمی کوردستان. ینی خوێندنەوەی تۆ چییە بۆی کە هەرێمی کوردستان توانێتی جۆرە لە جۆرەکان سەربەخۆی خۆی بپارێزێت؟ کاکسە بەزەوە زیاتر پەیوەندی بۆ مێژووە هەیە کە عێراق دروست دەکا. ئەگەر سەرنج بین مێژووی عێراق لە دروستبوونی وەکو دەوڵەت دابەژێ بەسەر سێ قۆناغا. قۆناغی یەکەمیان کە قۆناغی ئەوەیە لەژێ ئینتیدابی بەریتانیایە، هەتا ساڵی 1950 سەدەمی زەڕینی و کاتە بوو کە عێراق بەدەست خەڵکی خۆیەوە نەبووە. هۆکارەکەژەوەی عێراق وڵاتێکی تا سەر ئێسقان سناعیە، چۆن بڵێن دەوڵەتێک نییە خۆڕسە خۆی دروست بێ، یەک نەتەوە نییە،
چەندین نەتەوەی جیاواز، چەندین مەزهەبی جیاواز، چەندین تایفەی جیاواز لەم دەوڵەتەیە کۆکراوەتەوە بە زۆر بەیەکەوە لەکێنراوە. هیچ کاتێک لە عێراقا خواسێکی سروشتی نییە کە پێکەوە ژیان دروستکات. ئەمە هۆکاری یەکەمە. دواتر لەم بیئەیە هەرچی لەدایکە بێت، هەرچیە بێتە سیاسی، هەرچیە بێتە قیادی، خەڵکێک نییە توانای ئیدارەدانی هەبێ. گەر تواناشی هەبێ بەرامبەرەکانی هەمیشە ڕێگرن لە بەردەمیە. ئەمە بەنسبەت عێراقەوە، یعنی بەنسبەت عێراقەوە، عێراق لە دوای ئەوەی کە خۆیان پێڵەن شۆڕشی 4 تەمووز، لە دوای ئەو مەرحەلەیەوە کە نیزامی کۆماری دەست پێیەکە، ئەوەی کە سەقامگیری لە عێراقا بە جۆرێ دروست کردووە ئیلا هێز بووە. خەڵکێن هەم خەڵکەکەی هەم نخبەکەی هیچیان مساعد نین بۆ ئەوەی کە بتوانن دەوڵەتێ دروستکەن ئەم دەوڵەتە ئاشتی و پێکەوەژیان تایە بەرجەستە بێ. یعنی پێکهاتەی عێراقی ئەوە نییە ئەم دەوڵەتە بە یەکگرتووی بهێڵێتەوە. ئەمە کێشەی ئەساسی، ینی گرفتی ئەساسی عێراقەوەی کە جیا نەکراوەتەوە بە زۆر بەیەکەوە. بەڵام ئەک قسەژە فەرمووی ئەگەر ئەمە مقارنەکەین بە کوردستان وانە کوردستان نەتەوەیەکی هاوبەشکە زۆرینەی کوردە و کەمایەتیەکانیش لە ناو کوردستانە، چدە سەردەمی حکومڕانی کوردیات چ پێشیش لەنایەن کوردەوە هەڕێز لێگیراو بوون. ئەو تورکمانەکانی خەڵکانەکان لە کوردستان ئەڵێن ئەبێ ئێمە بۆ دیموکراسیەت و بۆ دادپەروەری و بۆ شێوازی شەفافێتی حکومڕانی ئەبێ سێری بەغدا بکەین. وڵای ئەوە بێت لە خۆیان پرسیت کە جوابیشان ناوەتەوە، بەڵام جوابەکانیان هیچ مۆنتقی نەبووە. عێراق هیچ نمونەیەکی جوانی تیانە تا لە شوێنێکی تر مقارنە بکرێت. هەرگیز ئاوارەیەک لە کوردستان و نەچوەتە باشووری عێراق، بەڵام بەردەوام لێوێمە ئاوارەمان بووێت. خەڵکێک ئەگەر لە چۆن بڵین لە پارێزگایەکی عێراق کە شەڕ و ئاژاوەشی بۆ شێوەی شارەکانی تر پێنەگەشت بێ، هێشتا ئەگە بۆی بڕەخسی دێ لە کوردستانەژی، کەواتە هیچ نمونەیەکی جوانی حکومڕانی لە عێراقا پێشکەش نەکراوەتە بێ بە نمونەیە کە نەک کوردستان دەوڵەتێکی وەکو سۆماڵی شاویری بکات. ئەوەی کاگەردێن بەشێ لەو کەسانەی کە لە کوردستان خۆیان پێ ڕۆشنبیر و ناقیدا وانق دەکەن کاڵێن بۆ نمونە باشووری کوردستان کاتی بەزایەوە نەیتوانی و ئەزمونێکی باشتر پێشکەشکە و زۆر جاریش نیان شاردوتەوەڕێن کە پرسی حکومڕانی لە بەغدا باشترە لە هەولێر. ئەزان ئەگەران وەکو تیۆر بڵێن ئەتوان بڵێن فڵان نیزام کە لە عێراقا هەیە لەسەر وەرەقە وەکو تیۆر چی هەیە، ئەکری ئەمان ڕوئیان وابێ فڵان تیۆر باشترە. ئەوەی لە کوردستانە مەسەن لە سیستمی حکومڕانی لە کوردستانە بە تەواتی پەرلەمانی نەبووە، نیمچە پەرلەمانی نیمچە سەرۆکایەتی بوو. ئەمان ئەگەر چۆن بڵێن تێبینیان لەسەر نقطەیەکی لەم جۆرە هەبێ وەکوێنەکان بۆ جۆرەکەڵێن لە ڕووی واقعیەوە ئەمە ئاسایە، بەڵام پراکتیزی حکومڕانیە لەن لە بەغدا کەیتەوە سەر واقع. ئەگەر دەستوری عێراقی وەکو دەستوری فەڕەنساش بێت، قسە لەسەر ئەوە نییە بەدەقچی نووسراوە، قسە لەسەرەوێت چەنی جێبەجێکراوە. ئێمە هەر بە نمونە لە حەفتەی شوباتی شوماس لە ساڵی 2011 خۆپشاندانێکی ئامادەکراو کە پلان و مەعامەرەی نێودەوڵەتی و ناوخۆییشی تیابوو دروست کرا، بەو هەموو زەختەوە مودەی 60 ئەوەندە ڕۆژ ئەم مزاهراتانە بەردەوام بوو. 10 کەس شەهید کرا، بریندارەکان لە چەند سەد کەسێک تێنەپەڕی کە گەرمەی کۆمەڵی ڕووداوی نەخوازرا بوو لە هەموو ناوچەکەیە. بەڵام لە عێراقا دوێنە تەنیا لە یەک ڕۆژە 30 کوژە بۆی کە ڕاگەندراوە، ڕەنگە زۆر زیاتریش بێت. سەر و ئەگە هەڵە نەبم 3213 کەس تەنیا لە یەک ڕۆژە برینار کراوە. 50 بارگای حیزبی و حکومی سوتێنراوە. دنیایەک هێزی میلیشیا کەس نازانە سەحەبیان کێیە، بەقە ناز لە خەڵگەیان. تەنانەت ئاسایش و پۆلیس و هێزانیەکانی عێراق خۆشیان ئەکرێن بە ئامانج. ئەسڵەن عێراق هیچ مکەوناتێکی دەوڵەتی تیانەماوە. وەکو نمونەیەکی سەرکەوت و مقارنە بکرێت بە هەر شوێنێکی دنیا بە ئێستای سووریاشەوە کە وڵاتەکە نە سیادەی ماوە نە سوڵتەی سیاسی حاکمی هەموو جوگرافیاکەیەتی، کە دنیایەک هێزی دەرەکی وجودی هەیە لە وڵاتەیە، هێشتا مکەوناتی دەوڵەتبوونی دەوڵەتی وەکو سووریا لە عێراق زۆر زیاترە. عێراق مکەوناتی دەوڵەتی تیانەماوە. کەواتە کاگارتین دوای ئەم شیکردنەوەی جەنابەت کە بەغدا بەم وێرانیە، عێراق بەم وێرانیە،
و بەشێ لە ناقدەکانی خۆمان یا ئەوانەی کە خۆیان بە ناقدە ناسێن وەکو ڕەخنەگەر خۆیان پیشان نێمایەن لە بەرگی دڵسۆزیە لە بەرگی پەرۆشیە لە بەرگی ئەهلی و وێلایەنە لە زۆر بەرگی ترە ئەم لێکدانە و شیکاریە چاواشەکاری بۆکەن کاڵێن هەرێمی کوردستان لە دوای بەغداوەیە بۆ نمونە هەولێر نەیتوانیەوە حکومڕانێکی باشتر لە بەغدا پێشکەشکە ئێمە لە نۆتۆیەکۆ لە ساحەی سیاسیان ئەبوایە زۆر لە حکومەتی عێراقی باشتر بووینایە کە ئەو لە 2003ەوە لە دوای ڕوخانی حکومی دیکتاتۆرێتەوە مۆدلێکی پێشکەوتووە یعنی خوێنەوەی تۆ بۆچیە ینی بەڕای تۆ ئەم جۆرە لە ڕۆشنبیر ئەم جۆرە لە نووسەر و لە ڕەخنەگەر ئەوێ چی بە خەڵک بڵێ ئەوێ چی لەگەڵ خەڵک بکە کاکسەر بەزەوت پرۆسەیەکە مێژووی هەیە بە چەندین جۆر بەرامبەر سەرەتا لە شۆڕشەوە دەستی پێکرد ئەم سرعات بەرامبەر بە شۆڕشات دواتریش بەرامبەر ئەزمموی هەرێم و قەوارەی هەرێم هەدەفەکان دابەژە بن بەسەر بەڕێی من هەدەفەکان دابەژە بن بەسەر دوو نەوعی هەدەفە هەدەفێکیان سڕف سیاسی مخابەراتی ئیسراتکراوە هەدەفێکیشیان کۆمەڵی خەڵکن کە بە حساب خوێنەوار و خوێنەوار نین کە بە حساب ڕۆشنبیر و ڕۆشنبیر نین کە چەپڵەی خەڵکێک کە یان مەسلحەتی لەوەیە بوو ئەم وەشانە هەبن یان تێنەگەشتووە ئەمانەی دروست کردووە و قساکەن جا قسەی ئەمانە خۆیان زیاتر کاتین تەمەنیان زۆر نییە بەس ئەوانەی تر کە بە پرۆسەی ئیژەکەن حەز ناکەم ناو بڵێم ئەمانە خەریکی جێبەجێکردنی ئەجێندای دەرەکی و ئەجێندای مخابەراتین کە دژ بە کاملی ئەزمونونەکەن چونکە لە هەموو عالەمە کاتە سیستمێکی جێگیر دروزەوێ بۆ دەوڵەتێک بڕۆ سێری مێژوو بکە هیچ سیاسی و حاکم و حکومڕانێک بەبێ پشتیوانی نوخبە ڕۆشنبیرەکەی نەیتوانیوە سیستم دروستکە ئێمە ئەو نوخبەی کە بیزات کە لە سلێمانیە ئەو زاهیرەیە هەیە ئەو نوخبە ڕۆشنبیرە یەکێک لە خەسەتەکانی بە ڕۆشنبیری بوونیان ئەوەیە کە لە دەسەڵات دوور بن تاوانە وەکو واجیها ئەگەنا لە هەنێ دەسەڵاتیش نزیکن ئەمە یەکەم پایەی ڕۆشنبیربوونی خۆیان لە دەست داوە چونکە ڕۆشنبیرە و کاتە ڕۆشنبیر ئەسەن ئیشی ئاڕاستەکردنی خەڵک نییە بۆ تێکدان ڕۆشنبیر ئیشی ئاڕاستەکردنی حکومڕانە بۆ ئیسلاح ئەمان کە هەموو کاتێ بەشێبوون لەو پەیام هەڵگرانەی کە چۆن بڵین ئیشانە سەر تێکدانی ئەزمونەکە کردووە ئەمانە ڕۆشنبیر نین ئەمانە نقاط ئەخلاقیانی ڕۆشنبیر بوون کە پێویستە تیانە مەوجود بێ هەر نەیان بۆ نەک لە دەستیشی بان ئەنی لە ئەوڵی دەستپێکردن و ئیشکردنیانەوە تیانە مەوجود نەبووە ئەمانە جاگر خۆیان هەر چۆنێ ئیدعایواکن کە ڕۆشنبیرن ئێستا خەڵکێکی زۆر لەوە تێگەشتووە ئەمانە ڕۆشنبیر نەبوون ئەمانە خەڵکێک نەبوون کە عاملی خێر بن بۆی کە ئەگەر خەلەلێک هەیە و کە هەر بۆ بەڵێ خەلال هەیە گرفتەیە گەندەڵی هەیە کۆمەڵێ ئەسڵێم کە بازی چاکسازیەکەین ینی خەلەل هەیە ئەم کابینەیە کە بە کابینەی چاکسازی ناساندومانیانی خەلەل هەبوو بەس خەلەلەکانیش کۆمەڵە سەبەبیان هەیە ئێستا لە سەبەبەکان تێگەشتوین ئەم خەلانە بێت چاک بکرێنەوە ڕاست بکرێنەوە بەڵام کاتێک نوخبەی ڕۆشنبیر ئیشی تێکدانە ئیشی دروستکردن نییە خەڵک بە نەتیجە پرسیارێکی بۆ دروست دەبێت ئایا بەرهەمی ئەم نوخبەیە کە بەم جۆرە خطابی گەیاندۆتە خەڵک چی بووە ئەوەی کە بینیمان هیچ لەواقع هیچ بەرهەمیشان نەبوو بۆ خەڵک هیچی باشیان فێری خەڵک نەکرد و نەشیان توانی و بەردێ لەسەر لە بەردێ بخەنە سەر بەردێ بۆ ئەم سیستمی حکومڕانیە باش کاگە ئارتین دەستی تۆ خۆش بێت پێم خۆشە هەر لەسەر لەم چوارچوەیە ڕۆڵی باشووری کوردستان هەم بۆ خەڵکی باشووری کوردستان هەم بۆ خەڵکی پارچەکانی تری کوردستانیش گرنگە لە ماوەی 28 ساڵی ڕابردووە بە خوێندنەوەی تۆ باشووری کوردستان توانیوێتی ئەو لانکە ئارامە بێت هەم بۆ خەڵکی باشوور و هەم بۆ خەڵکی پارچەکانی تری کوردستانیش بە تایبەتی بۆ نمونە گەرێمە تەماشا بکەین دۆخی ڕۆژهەڵات باکوور ڕۆژئاوای کوردستان ساڵانێکی درێژە خراپە بە تایبەتی بۆ نمونەگە تەماشای ڕۆژهەڵاتی کوردستان بکەین نێمازانین کە خەڵکی کورد لەوێت تووشی چ زۆڵم و زۆرداریەکە بێت سێری باکووری کوردستان بکەین بە هەمان شێوە لەوەی کە حکمی دەوڵەتی تورکی و ئێرانی چەندە زۆڵم لە مرۆڤی کوردەکە چەند ئازادەکانی قەتیس کردوون و چۆن زۆر بەشێ لە کورد لە پارچەکانی ترەوە ئاواری باشووری کوردستان بوون خوێندنەوەی تۆ چێ بۆی کە باشووری کوردستان توانی بێتی بووبێت بە ناوەندێک بۆ نوێنەرایەتیکردنی دۆزی کورد چ لە ناوخۆ چ لە ئاستی ناوچەکە چ لە ئاستی دنیا کاک سەربەست
ئەو میوانانەی کە لە پارچەکانی ترەوە ڕویان کردووەتە کوردستان جا بە هەر هۆکارێ بێ مەسەڵەن ئەگەر ڕۆژهەڵات بە نمونە وەربگرین هۆکارەکان زیاتر لە دوو خاڵات شەڕبووەتەوە یەکیان ئەو بۆ کە ئازادی سیاسی نەدراوە بە کورد کۆمەڵێک لە کەوادر و پێشمەرگە و تەنانەت قیادەی حیزبە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕویان کردووەتە باشووری کوردستان و لێرە داڵدەدراون کە هەر ماڵی خۆشیانە و خەڵکی تریش بەهۆی ئەو حەسار و بارگرانی کە لەسەر ئێران بەعام هەیە لەوێ مەعیشەت و بژێوی خەڵک بەعام ڕوو لە دابەزین بووە ڕویان کردووەتە کوردستان بۆتە پەناگەیەک بوو ئەمانە بەڵام کاتێ دۆخێکی نەخوازرایی وەگەوەی کە لە سووریا ڕوویە و ڕۆژاوای کوردستانیشی گرتووەتەوە خەڵکێکی زۆر ئاوارە بۆ خەڵکێکی زۆر لە ماڵی خۆی دەربە دەرکراوە ئەمانەی ڕویان کردووەتە کوردستان هەرگیز وەکو ئاوارەش مامەڵیان لەگەڵ نەکراوە هەنێ ئەگەر سەرنج بێ ئەو یاسایانەی کە بۆ خەڵکی پەنابەر هەیە لە بەپێی قوانینی دەولی کەمپێکیان بۆ دروست دەکرێت لەم کەمپەیە بەشی ژیان خواردن و کۆمەڵە پێداویستی سەرەتایی ژیانیان بۆ دابی نەکرێت بەڵام چی کوردی ڕۆژاوا هەیە لە کوردستانە دوای ئەوەی کە هاتوونەتە ناو کوردستانیانی هەر لە سەرەتا لە 2011ەوە لە سەرەتای خۆپیشاندان و ڕاپەڕینەکانی سووریاوە کە هاتوونەتە ناو کوردستان لە دوای مودەیەک ئەسڵەن هەر لە کەمپان نەماونەتەوە وەکو ئەوەی کە هاوڵاتیەکی کوردستان بێت دەرفەتی بۆ ڕەسێنراوە کاری کردووە ئەگەر هەولێر بە نمونە وەربگرین زۆرە لەوانەی کە هێزی کارن لە ناو هەولێرە ئیشیان پێدراوە دەرفەتیان بۆ ڕەخسێنراوە وەکوەوەی کە خەڵکی هەولێر وەکوەوەی کە خەڵکی باشووری کوردستان بن خەڵکی ڕۆژاوای کوردستانە کامە شانازیەکە بۆ ئێمە و ئەوانیش لە ناو کوردستانە هەستیان بۆەوە نەکردووە کە ئاوارن ئەو پەڕیانی لە خراپترین حاڵەتە خۆیان بە میوان زانیوە جینارس خاوەن ماڵ بوون ئەمە وەکوەوەی کە باشووری کوردستان ڕۆڵێکی هەبوو ئەم بەنسبەت باکووری کوردستانیشەوە هەڕاستە سەدان و هەزاران خەڵکی باکووری کوردستان کە لە تورکیا بژێوی یان دۆخی سیاسی گونجاونەوە بۆی هاتووە لە کوردستان و ئاسایی وەکو ئەوەی کە هاوڵاتیەکی ئەم پارچەی کوردستان لێ ژیاوە دەرفەتی بۆ ڕەخسێنراوە کاگەڕین لەمەڕ پرسی ڕۆژاوای کوردستان باشوور توانیوێتی پشتیوانی ڕۆژاوای کوردستان بێ بەتایبەت لە دوای ساڵی 2011-2012 کە دۆخی سووریا تێکەچێ ناوچە کوردەکانی ئەوێژ ئەسنە دۆخێکی تایبەتەوە سەربارەوەی کە پێدا حکومەیەگرتە دەست بەڵام بەردەوام ئەو ناوچەیەکی بەگرێ و گۆڵ و بەکێشە بووە بۆ نمونە کاتی ڕوودانی کێشەی کۆبانێ لەوەی کە داعش شێرشێکی دەڕەندانەی خسە سەر کۆبانێ و تا ڕادەیەکیش پلانێکی دوژمن ئاسایە نەبوو ینی زۆر بە مستەهدەفیان ویست کورد لەو ناوچەی هەڵکەنن و تێپەڕێنن لە ئەفرین بە هەمان شێوە لەوەی کە لەو یەک دوو مانگی ڕابردوو ڕوویا و دووبارە بە هەمان شێوە ینی دۆخی ڕۆژاوای کوردستان ئیستیقرارێکی وەک ئەو تۆی نەبووە باشووری کوردستان توانیوێتی وەکو شوێنێک کە ئیستیقرارێکی سیاسی هەیە کە سەرکردایەتێکی سیاسی هەیە کە مێژوویەکی هەیە ماوەی 28 ساڵە جۆرە لە جۆرەکان ئەم ئەزمونە ڕەگی داکوتاوە توانیوێتی پشتیوانێکی باش پشتیوانیەک لە ئاستی پێویستە لە ڕۆژاوای کوردستان بکە ئەوە هەر هەواڵەکانی ڕۆژانە لەم چەند ساڵەیە کە لە میدیاکانەوە بڵاو کراوەتەوە هەموو ڕۆژێمە ئەومان بەرگوێ کەوتووە کە باشوور پشتیوانێکی گەورە بوو بۆ ڕۆژاوە ئەگەر ڕۆژاوە خاوەنی ئەزمونێک بێ ئەمە زبوونە پشتیوانی مانەوەکەی باشووری کوردستان بووە دایان ڕێگای ڕەنگەی سەکات نەبێ هەمووی باسکەین ئەگەمانێ باسی ئەو خاڵا بکەینە بەرنامەیەکی تایبەتی بۆ تەرخانکەین لە ڕۆژئاوا ئەزمونێک تاقی کرایەوە لە دوای بەهاری عەرەبی و خۆپیشاندانەکان ئەم ئەزمونە تا ڕادەیەک ئەتوانین بڵین ئەگەر سەرکەوتوش نەبوو بێت ئەگەر کۆمەڵە تێبینیشمان لەسەری هەبوو بێت بەڵام ئەوان توانیویانە لەو مەجای ئیدارەدانە تا ڕادەیەک سەرکەوتوو بن لانی کەم توانیویانە پارێزگاری لە کیانی سیاسی خۆیان بکەن کە نەکەوێتە ژێردەستی داعش بەڵام وەکو پشتیوانی کە کوردستان بۆ ئەوانی هەبووە مەسەلەن لە هێرشەکانی داعش کاتە هێرشێکی بەرفراوان کرا سەر کۆبانی لە کەوت نابوو ئەو هێزانی کە لە ڕۆژاوای کوردستان بوون و کورد بوون توانای بەرگریان نەمابوو چەک و تەقەمەنیان نەمابوو خواردن و دەرمانیان لێ بڕابوو بە زۆر لە جۆرەکان گەمارۆ درابوون کوردستان باشووری کوردستان
چەند شتێکی کرد کە لە هەندێکجار لە توانای دەوڵەتی شانیە کە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو سیاسەتە حەکیمانەی کە لەناو کوردستانە پەیڕەو کراوە بە نیسبەت یاسانەوە دەوڵەتی و سیاسەتی خارجیە و لە ڕووی دیپلۆماسیەوە. ئێمە توانیمان وەکو هەرێمێک بێگەڕانەوە بۆ پەرلەمانی عێراق هێزی پێشمەرگەی کوردستان بەناو خاکی تورکیا بنێرین بۆ ڕۆژاوای کوردستان. ئەمە هەر کەسێ شارەزای یاسای نێودەوڵەتی بێ باش لەوە تێگا کە دەوڵەتێکی زۆر بەهێزە توانای هێزەکانی بەناو دەوڵەتێکی ترا بنێرێ بۆ دەوڵەتێکی تر. بە سنووری سێ دەوڵەتە. ئەمە گرنگەکەی لە چیە؟ گرنگەکەی لێە کوردستان وەکو هەرێمێک توانی بێتی تەسەڕوفی دەوڵەتێ بکات. تەسەڕوفی دەوڵەتێکی بەهێز لە ناو هاوپەیمانەیەکی بەهێزا بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. ئەوەی کە تا ئێستا کورد بە ئەتوانین بڵین بە شێوەیەکی ڕێژەی نەک مطلق کە توانی بێتی ڕۆژاوی کوردستان پارێزێت یەکێ لە پایە بەهێزەکانی باشووری کوردستان بووە. ئەمە نوقتەیەک لە پرسیارەکانی پێشوە جوابیەوە مایەوە کە چه هاوکاریەکی کوردانی ڕۆژاوا کراوە ئەو هەموو خەڵکە ئاوارە بوون و لێرە داڵدەدراون و داڵدرانەکەشانەکو پەنابەر مامەڵیان لەگەڵ نەکراوە. هەر لەم شەڕی هەم هێرشانەی ئێستا کە تورکیا دەستی پێکردو بۆ سەر ڕۆژاوای کوردستان زیاد لە 10,000 خەڵکی ڕۆژاوای کوردستان ئاوارە بوون لە ماڵ و حاڵی خۆیان هەڵکەنراون. ئێستا ڕویان کردوەتە باشوێن بەزەوەی کە ڕووی کردوەتە باشوور 10,000 کەسە. خوێندنەوەی تۆ چیە بۆ ڕۆڵی سەرۆک مەسعود بەرزانی کە وەکو ڕابەری نەتەوەی کورد بە تایبەتی لە ماوەی 1-2 مانگی ڕابردووە بەردەوام لە خەت بوو و چەند جارێک پەیامی هەبوو پەیامی سیاسیانی هەبوو لەسەر ئاستی نێودەوڵەتی کاردانەوەی بە دوای خۆیان هێنا و بەڕاستی پشتیوانی ڕاستەخۆش بوون بۆ ڕۆژاوی کوردستان. خوێندنەوەی جەنابە وەکو کادرێک وەکو چاودێرێکی سیاسی لەسەر ڕۆڵی سەرۆک مەسعود بەرزانی چییە بە تایبەتی لەم ڕووداوانەی کۆتاییە کە جۆرێک لە نەهامەتی جۆرێک لە پیلانێکی دڕندانە ڕوبەڕووی ڕۆژاوی کوردستان بێتەوە. ئەگەر منە کوردێک پێناسەی سەرۆک بارزانی وەکو ئەفۆن ئەو یەقرتێ ئەگەر وەکو پارتیەک وەڵامی ئەوەت بەمەوە ناتوانم وەڵامێکی تاوا بەمەوە. منە بێ وەکو کوردێک ڕۆڵی سەرۆک بارزانی کە وەکو کادرێکی پارتی پێی بڵێم سەرۆک بەڵام وەکو کوردێک بەڕابەری بینم بەڕابەری کوردی بینم لە سەرەتای دەستپێکردنی تاوانکاری و هێرشەکانی ڕژێمی تورکیاوە بۆ سەر ڕۆژاوای کوردستان ڕۆڵی کاریزمایی ڕابردمان بارزانی وەکو ڕابەرێکی کورد بوو. ینی لەو پەیامەیە کە بڵاوی کردەوە خاڵێکە زۆر جێی سەرنج بوو. طبعاً شتێکی پێوترێ زانیاری پێشتر حیزبە سیاسیەکانی ڕۆژاوای کوردستان لەلایەن ڕابردمان بارزانیەوە ئاگادار کراونەتەوە لە کۆمەڵێک مەترسی. باسی چەند ساڵی پێش ئێستا ئاکەم لە کۆمەڵی مەترسی ئاگادار کراونەتەوە. کۆمەڵی هاوکێشیان بۆ لێک دراوەتەوە پێیان وتراوە ئەکرێ یەکێ لە دەرئەنجامەکانی ئەم ناتەبایی و کۆمەڵە گرفتەی کە لە ناو هێزە سیاسەکانی ڕۆژاوا هەیە و پێ دەدەی بەرپرسە بە ئاخارێکی خراپا بشێتەوە. تەنان دەگاتەوەی کە مەبدەئیان ڕێکەوتنێکی ژەکرێت لە نێوان هێزەکانی ڕۆژاوای کوردستانە بە سەرپەرشتی ڕاوردمان بارزانی. دواترەوەی کە ئاگەڕێنەوە پێدە لە ڕێکەوتنەکە لایات و کۆمەڵێشتمان بینی. بەم تێبینیانەشەوە جەنابی ڕابەرمان لە پەیامەکەی ئاماژە بەوەیە ئەمڕۆ کاتی لۆمەکردنی هیچ کەسێک نییە. ئەمڕۆ ئێمە پێویستمان بە کۆدەنجیە، ئەمڕۆ پێویستمان بە یەکڕیزیە و هەموو مامەڵەکانیش لەگەڵ ئەم دۆسیەیە بە هیچ شێوەیەک ڕەبتی ینی وەکو ڕۆڵبوونی ڕاوردمان بارزانی بە هیچ شێوە ڕەبتی پێوەستنەوە بە استراتیژی پارتیەوە. ینی لە کۆمەڵێ شوێنە بەرژەوەندی پارتی هەندێک جار ئەکرێ بڵێن بەرژەوەندی باشووری کوردستانیش کراوە بە قوربانی ئەوەی کە خزمەتێکی زیاتر بە دۆخی ڕۆژاوا بکرێت. ئەمە حاڵەتێ بوو کە بەڕاستی ئەوەندەی من تێبینی مێژووی دەوڵەتانم کردووە حاڵتێکی زۆر دەگمەنە. مەسەن لە غاندی و ماندێلا و کۆمەڵی سەرکردەیە کە زۆر دیارن و کراون بە کاریزمە کۆمەڵی ڕەوشت و سلوک و هەڵوێست و ئەوانە
نووسراونەتەوە کە هیچیان بەقەی ئەم هەڵوێستای گەورەی تیانە تۆ بەرژەوەندی حیزبەکەت دواتر بەرژەوەندی وڵاتەکەشت بکەی بە قوربانی هاوزمانەکە لە پارچەیەکی تر هەر ئەم هەڵوێستانەی ئێمە سنووری ئەمە ئەبێت ئەوە لە بەرچاوبوون سنووری جوگرافیمان بە تورکیاوە هەیە کەواتە کە سنووری جوگرافیمان بە تورکیاوەیە بەرژەوەندیەکی زۆری سیاسی و ئەمنی و بازرگانیش لە نێوانمانە هەیە وەکو دراوسێ بەڵام کاتێک کە دۆخەکاتەوە نقطەیە هەموو ئەم بەرژەوەندیانە ئەخرێنە ئەو لاوە کاکرێ بەخرا بۆ باشووری کوردستانیش بشێتەوە لە پێناوی پشتیوانی کردنی براکانمان لە پارچەیەکی تری وڵات کاگارتین هەر لە پاڵم قسانەی جەنابتە کاتێک لاڤرۆف وەزیری دەرەوەی رووسیا هاتە هەولێر دووبارە سەرۆک بارزانانی ڕووی داواکاری لێ کردەوە کە هەوڵەکانی بگەڕخا و رووسیا ڕۆڵی هەبێت لەوەی کە ڕۆژاوی کوردستان بپارێزرێ و تووشی ئەو دۆخە خراپە نەکرێن لە پاڵەوەیە بارزانی پەیامێکی هەبوو بۆ دۆناڵد ترامپ کە ترامپ چەند جارێک باسی لەوە کرد کە ئەوان پارۆچەکیان بە کوردەکان ناوە و بەجۆر لە جۆرەکان خۆیان لە ئیلتیزامی ئەخلاقی پاراست لەوەی کە بەرامبەر خەڵکی کوردستان ئەوان ئیلتیزامیشیان لەسەرشان بێ خوێندنەوەی تۆ چی بووی کە لەسەر ئاستا جیهانی غەش سەرۆک ڕۆڵی هەبوو لەوەی کە بە دنیای دەرەوە بە تایبەتی بە ئەمریکا و بە ئەوروپا بڵێ کە ئێوە ئیلتیزامێکی ئەخلاقیتان هەیە لە پاراستنی ڕۆژاوی کوردستانە کاک سەربەست ئەگەر سەرنج بی نەکرد لە پەیامەکانی ڕاوڕان بارزانی کە بۆ بەنمونە لە تویتەکە ڕایەگەیەنێت بەڕێز ترامپ خوێنی کورد لە چەک و پارە بە بەهاترە با چۆمڵی سێرێکی هەموو جوڵەی خۆمان وەکو پارتی بکەین کە لە ژێر سایە ڕابرمان بە فەرمانی ئەم شتانە ڕێکخراوە گەورەترین مارکێتین بۆ ئەو دۆخەی کە لە ڕۆژاوای کوردستان ئەگوزارێ ئەو دۆخە نەخوازراوە لە ڕێی میدیاکانی پارتیەوە کراوە لە ڕێی خەڵکی پارتیەوە کراوە لە مودەیە کە ئەم کارەساتە خەریکە ئەم کارەساتە ڕوویاوە هیچ کادرێکمان نەک دەستگا و مؤسسات هیچ کادرێکمان ئەوەنەی کە توانای هەبووە درێغینە کردووە لەوەی کە پەیام بگەێنێتە دەرەوە و لە ناوخۆشە خەڵک ئاگادار کاتەوە چۆن تەعامل لەگەڵم دۆخەیە بکرێ ئەوەی کە کۆمەڵگای نێودەوڵەتی بەو شێوە چڕا هاتووەتە سەرخەت بەشی سەرەکی ئەو تەختیەکردن و مارکێتینە بۆ کە بۆ دۆخەکە کراوە کە وەک بینیمان هەڵوێستی نەتەوەی یەکگرتوەکان هەڵوێستی ئەنجومەنی ئاسایش هەڵوێستی یەکێتی ئەوروپا و هەڵوێستی زۆر وڵات سربەخۆ دژ بە تورکیا هەمووی ئەو بۆ پەیامەی ئێمە گەیاندومان ئێمە بە دنیای دەرەوەمان نیشان ناوە چی ڕووە ئەگینا میدیایەکی عەرەبی کە خۆی بەشێکە لەو ئاراستە و سیاسەتەی کە هێرشە کاتە سەر ڕۆژاوە ئەم پەیامە بۆ ناگەێنێت ئەوان زۆرترین هەوڵیان بۆ ئەو بووە کە ئەم ڕوە تاریخی بشارنەوە ئەو تەجاوزاتانە کە لە قوانینی دەولیا کراون لەو هێرشانەیە ئەوان نووسیانە بیشانەوە بەڵام ئێمە توانیمانە هەمووی دەربخەین یەک منەت بەمێ کاک سەربەست ئەو مناڵە محەممەد کە بە چەکی فۆسفۆری برینار کرابوو ئەموو جەستەی سوتا بوو ئەو مناڵە ئەگەر لە کوردستان چارەسەر بکرایە کۆمەڵێشت هەبوو لە دەزەدرا بە ڕاستپاردەی ڕاوڕان بارزانی ئەم مناڵە نێردایە فەڕەنسا بۆ لەوێ هەم چارەسەرەکرێ هەم ئەو قەزیەش ساغە کاتەوە کە بەڵێ تورکیا چەکی قەدەغەکراوی بەکارهێناوە لەم هێرشانەیە ئەمانە هەموو یەچێتە سەر مەلەفی تورکیا بەڵێ ڕۆڵی ڕابرمان بارزانی و ڕۆڵی پارتیش لەم مەسەلەیە ڕۆڵێکی زۆر ئیجابی بووە ئەگەر ئێمە وجودمان نەبووە لەم قەزیەیە ئێستا دۆخەکە بە جۆرێکی تر بوو کاگارتین کاتی بەرنامەکەمان کۆتایی هات خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاڤە بەشدار بوویت سوپاس بۆ بەشداریت سوپاس بۆ شیکردنەوەکانت زۆر سوپاس بۆ ئێوەش کاگارتین جەلال بە کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان خۆشحاڵ بووین ئازان تا بەرنامەیەکی تر تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ